خۆشەویستان، ئەگەر خوای گەورە تەمەنمان باقی کات بەرەو ڕۆژانێک دەڕۆین، ڕۆژانێکی زۆر مبارەک و پیرۆز. بەرەو ڕۆژانێک دەڕۆین کە پێغەمبەری ئازیز و خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرمێت هیچ ڕۆژێک نییە لە ڕۆژەکانی ساڵ کردەوەی چاک خێرتر بێ لەو دە ڕۆژە. نۆمینەی حاجیان لەگەڵ ڕۆژی یەکەم ڕۆژی جەژنی قورباندا. خۆشەویستترین گەورەترین ڕۆژ بەلای خوای پەروەردگارەوە ئەو دە ڕۆژەیە. ئەو دە ڕۆژە کە پشتیوان بەخوا کە پێوترێت دەی ذیلحیجە لای خوای پەروەردگار لە ڕۆژی ڕەمەزان مبارەکترە. ئەم دە ڕۆژە عیبادەتکردن تێیدا خێرترە لە ڕەمەزان. لە شەوەکاندا دە شەوی لەیلەتول قەدر لە هەموو شەوێ مبارەکترە. لە ڕۆژەکانیشدا ئەم دە ڕۆژەیە. بەڵێ خۆشەویستان، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی خۆشەویستترین ڕۆژن بەلای خوای پەروەردگارەوە، گەورەترین ڕۆژن بەلای خوای پەروەردگارەوە، مبارەکترین ڕۆژن ئەگەر ئینسان کردەوەی چاکی تێدا ئەنجام بدە. وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی ئەوەندە گەورەیە ئەم ڕۆژانە، بەڵام گەورەیە بۆ کەسێک کردەوەی چاکی تێ ئەنجام بدە. بەڵام هەرچەندێک گەورەیە، بەڵام تۆ کە خراپە و تاوانی تێدا ئەنجام بدەی قوربەسەری بۆ خۆت ئەنجام بدەی. ڕۆژێکی گەورەیە، هەر کەسێکیش عیبادەتی تیا بکات خوای گەورە پاداشتی گەورەی بۆ دەنووسێت. وتیانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یعنی ئەم ڕۆژانە چاکەکردن لەم ڕۆژانەدا، کردەوەی چاک ئەنجام بدەی لەم ڕۆژانەدا خێرترە لەوەی کە لە پێناو خوادا شمشێرت پێبێ و جیهاد بکەیت لە پێناو خوادا تێبکۆشی. فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جیهادکردن لە پێناو خوادا بەقەت ئەوە خێر نییە کە لەم ڕۆژانەدا عیبادەت و خواپەرستی بکەی. ئەو کەسە کە خۆی دەخاتە مەترسیەوە، ژیانی خۆی دەخاتە مەترسیەوە، پاداشتی لەو کەسە گەورەتر نییە کە لەم ڕۆژانەدا عیبادەت و خواپەرستی بکات. ئیلا پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم ئیلا مەگەر پیاوێک بڕوا بۆ جیهاد، ئەوەی کە پێیەتی لە سەرۆت و سامان هەمووی تیا بچێ، خۆشی بکوژرێ، ئیلا ئەو کەسە مەگەر پاداشتی لەو کەسە گەورەتر بێ کە لەم ڕۆژانەدا عیبادەت و خواپەرستی و کردەوەی چاک ئەنجامەدا. کەواتە ئەم ڕۆژانە گومانە تێدا نەبێ پیرۆزترین و گەورەترین ڕۆژن.